میوان سالیادا پارتیا دموکراتا کردستان و شورشا ایلوله جهازین سیاسی ین حکومت و اپوزیسیون سویده کسایتین سویدی ین خودیباندور هزین سیاسی کرد و کردستانی بالیوز و دیپلوماتین بالیوزخانه عراق فدرال دزگه و رخستن جواکا سیویل و هروها کسایتی و روشنبیرین کردستانی که ده چشخانه که استوکولم پایتخت سویده ده گهشتن هف. به بیرانینا کرد و کردستانیین جانگور او این که جیانا خواه کرن قربانی جبو که ام جیانا که باشتر بجین به خلکک بدنگی هاتا دربرین. اگر دنیا مجو تمو تاریکه، اگر ریگا کندو کلو باریکه، اگر شو و گرمی حورو بارانه، اگر بفر و شلی وی و توفانه، لکردستان تومان هبی بسمانی بو پیشوا پیشمان کوا بارزانی. راست زمان سرکت آهنگ دا کردی بو لگلکتشت بسویدی، عربی و انگلیزی جی هات نخوندن. Distinguished political party officials, Iraqi embassy in Sweden, and participants, I welcome you to the KDP's 67th year anniversary. چارچوفیا گوتارن میوانان بگشتی اف بو. پیروزکرنا اندامو لاینگرین پارتیا دموکراتا کردستانه پیشمرگه و مالبات شهیدان د 67مین سالیادا پارتیا دموکراتا کردستانه و شورشا ایلوله ده. هزین سیاسی سویدی رولا پارتیا دموکراتا کردستانه د پیواژویا دموکراسیا هرما کردستانه دا بلند نرخاندن و هیویا هلبجارتن سرکفتی به پیوان ناونتوی دکرن. هر وها اف آهنگ بو درفت که پشتگیریا خواه جدوزا کرد را لهر چار پرچین کردستان دیار بکن. لسرتای شورشی برزان لسالانی 67 اما وکو لیبرال هر پشتوانی لداخوازو شورشی کرد لکردستان عراق من کردوا. اما پشتوانی لداخوازو آماج ملتی کرد لهمو بشکانی کردستان چه لترکیه چه لسوریا و چه لایران من کردوا. هزین سیاسیین عراق فدرال پارتیا دموکراتا کردستان پیروز دکرن و رولا هرما کردستان و سروک هرم مسعود بارزانی د سقمگیریا عراق فدرال ده د دما بهوری ده د روجا ایرو ده و هر وها د پاشروج ده بلند نرخاندن. تمر علينا هذه الأيام ذكرى حدثين كبيرين في تاريخ الشعب العراقي وخاصة الأخوة في إقليم كردستان، ألا وهما ذكرى مرور 67 عاما على تأسيس الحزب الديمقراطي الكردستاني صاحب السجل النضالي التحرري الطويل، والذي ساهم مساهمة فعالة وجدية في نضالات شعبنا العراقي الأبي حتى تحرير العراق من سطوة الدكتاتورية والاستبداد. هزین کردستانی د گوتارن خود دیار دکرن که جه هماهنگی و یکبون پیوه لپیش کردان چه چارین دن نینن. آشتی و دیالوگ رین هری گنجاون بو چاره سرکرنا کشه کرد. هر وها پشتگیریا روجاوای کردستان جهیلا بشین دنین کردستان و ارکانتوی و مروواهیه. ما کمیته هاوکاری هزا سیاسیکانی کرد و کردستانی لسوید داوا لپارتی دموکراتی کردستان و یکتین اجتماعی کردستان وقت دو حزبی هاو پیمانی استراتیجی و همو هزا سیاسیکانی کرد و کردستانی دکین که با پاراستنی دستکوتکانی کردستان با ودی هنانی آمانزکانی نتویی همو خبات و تیکوشانی خویان با یک ریزی و هاوکاری و هاو خباتی هر چهار پارچهی کردستان بکار بینن بتایبت روجاوای کردستان. از بناوی انجمن اجتماعی کرد سوری سوید سپاسیا کنال زاگروس و همو خلق کردستان دکم جزاخو تا سلیمانی و کرکوک عدل کردستان لورا پیوسته گو همو کرد لسرانسر کردستان خودی لروجاوا درکبن. پشتی که گوتارن سیاسی و پیامن پیروزباهی هاتن خوندن بشه هنریج آهنگ دست بکر.
پیرۆزبایی لە سەرجەم کادر و ئەندامانی پارتی دموکراتی کوردستانەکەم و بەڕاستی زەروریەتی دامەزراندنی پارتی دموکراتی کوردستان لەو سەردەما کە ئەنجامەکەی ئەمڕۆیە کەوا کوردستانێکی ئارام و بە هاوبەشی یەکێتی نیشتمانی کوردستان و سەرجەم هێز و لایەنە سیاسەکان کە هەرێمەکەمان بەم ئارامیە گوزەرەکە هیوادارین بۆ دەوڵەتی سەربەخۆ بە پشتیوانی هەموو هێزە سیاسەکان. ئەتفاقەن یەکی لە ئەتفاقە تاریخی فرێک گەورای ئەڕام ملات و کورد و بنرخ ئەڕام ملات کورد گوێسن من و کاک مەسعود بەرزانی سەرۆک هەرێمی کوردستان و تمام رابران حزب دموکرات کردستان عراق و تمام سیاسیون و احزاب سیاسی کرد و سرجم ملت کرد تبریک وشم این روزا گوراترین موافقیت بیاز در تاریخ کرد اتفاق کافت هستن. او کرته بو ملت کرد تهر ارستاش بو ملت کرد حزب دموکرات یا پارتی دموکرات ضروریتی هي بو خلق لدوري خوي كوكاتا و ببيت رهبري خلقو بيجروي كل هو بارتي دبينين تي ضروريتك ويكال عنك ودبينين بارتي تشيها تما جاب كال عنك اراه القري ملتي كرده العانكش لا همو بارتي كان كردستان تاويان لا كردي هرمي كردستان وانك الجنوب ايش سروكايتي اكثريتي بارتيا گرنگترین شت ئەوەیە کە خەڵکێکی زۆر بەلای ئەواچوون بەلای پارتیاچوون کە ئێمە کە هاتوچەی کوردستانەکەین و تەماشا ئەەکەین خەڵکێکی زۆر بەلای پارتیاچوون ها لەبەر ئەوەی کە ئەو شتانی کە ئەو پێی هەڵەسێت بە دڵی خەڵکەکەیە ئەوە ئەزانم پارتی دایمەن بە یعنی شتێک بۆ من بۆ سەرفرازی جوکە من لە مناڵیەوە کە ئەوە بیر بوو بێ کە باوکم لە شەڕ و پێشمەرگە بووە یعنی تا ئەم دقەیە من پارتی بە دیموکراتی ئەزانم ڕێکخستنێک بە شێوەی مۆدێرن لازم بوو لە نێو جوڵانەوەی کورددا بە تایبەت لە باشووری کوردستان ڕاز لەو قۆناغەدا دەبینین پارتی دموکرات کوردستان دادەمەزرێ وەکو ئەرکێکی پیرۆز مەلا مستفای ڕەحمەتی ئەم ئەرکە پیرۆزەوە سۆ دەگرێت دیارە نابێت لە بیرمان بچێت کە بەر لەو ساڵێک لەمەوبەر تەجروبەیەکی دیکە لە ڕۆژهەڵاتی کوردستان لەو ڕابطەدا هەبوو و مەرحومی بارزانی ئەم تەجروبەی هێنا لە باشوور بە شکڵێکی مۆدێرن دایمەزراند هەر وەکو یەکن و یەک شێوەن حزب دموکراتی کوردستان کە ساڵێک بەر لەو پیرۆز بێ لە پارتی پیرۆز بێ لە گەلی کوردستان ڕۆڵە پارتیا دموکراتی کوردستان سەرکەفتنên کورد و کوردستاندا gelekî mezin e bi taybetî rola Nemir Mele Mustafa Barzanî û Serokê Herêmê Kurdistan Rezdar Mesûd Barzanî nebûnî partêkî dîmokratî yekgirtû ke لە 1946 خەباتی کوردایەتی بکە و بێتە قوتابخانەیەکی نەتەوایەتی ضرورەتێکی زۆر زۆر گرنگ بووە بۆ ئەو سەردەمە و شانبەشانی کۆماری مەهابات و پێداگرتن لەسەر خەبات و شۆڕش بۆ ئازادیخوازی کوردستان لەگوور بیر و باوەریە من پشتی شۆڕەشە مەهاباتێ تێک چوو گەرەک مرۆ شۆڕەشێک دەست پێ بکرا ji ber wê yekê çil û şeşê partî hat demezrandin û şêstûyekê şûreş dest pê bî ev şûreşe ha tesîra wê li ser her çar beşên Kurdistanê kir û yek jê weke ez Kurdê Bakur bi rastî jî ew şûreş ser min tesîr kiriye ku ez xebata şûreşgerî welatparêzî û Kurd û Kurdistanê bikime.